ئەڤە چەند ڕۆژن لە گوندەواری دێرە زۆرێ ئەندام و بەرپرسن هەسەدێ و باڕێگەه و رێبەندن وێ ڕاستی ئێرێشان تێن هەریداوی ئۆتۆمبیلەکە سایشا پەیادێ هاتە ئەرمانجکردن. جێدەر ناخواجەهی سووری ڕۆژا یەکشەمێ 26 نیسانێ بەڵافکردن ئۆتۆمبیلەکە سایشا پەیادێ دەماکو لەسەر ڕێیا سەرەکە لە ڕۆژهەڵاتی گوندەواری دێرە زۆرێ برێڤە دچوو لە گوندی ئەلبەکارە ڕاستی تەقاندنە بە بۆمبەیەکە چاندی هات لێتان هات و زانیاری دەربارەی زرارên جانی نەهاتنە ناسکردن. هەروەها ڕۆژا شەمێژی کەسێکی وەکو بجیکار لە زەڤیە ئەلعومەر یا پەترۆلێ دەکار دەکرد و دانوستاندنا وی بە هەسەدێرە هەبوو لە باژارۆکێ ئەلسبحەی ڕۆژهەڵاتی گوندەواری دێرە زۆرێ ژالی کەسنە نەناسکریڤە بگولەیان هاتە ئەرمانجکردن و تەرورکردن. گرێدای هەمان مژارێ ڕەوەنگەها سووریا مافین مرۆڤان دە چەند ڕۆژن بوری داعشکەرە کرد کۆ ێریشی رێبەندێکە هەسەدێ هاتەکردن و بەرپرسێکی سوتەمەنیان هاتە. لە گۆری ڕەوەنگەها سووریا مافین مرۆڤان ڕۆژا ئینێ ئێڤارە 24 نیسانێ رێبەندێکە هەسەدێ لە نیزی باژاری ئەلبەسیرە لە گوندەواری دێرە زۆرێ بە چەکێن سڤک ژالی کەسنە نەناسکریڤە هاتەکردن و گومان هەیە ئەو ئێریش ژالی چەکدارین ڕێخستنا داعشە تەرۆریست هات بە ئەنجامدان. لە گۆری هەمان ژێدەرێ هەتان هات و زانیاری دەربارەی زیانên جانی یەوێ ئێریشێ نەهاتنە ئەشکەرەکردن. هەروەها دوو چەکدارن دن یەن نەناسکری لەسەر مۆتۆرسیکلێتێکی گولە بەردانە بەرپرسێ سوتەمەنیان دو کۆمپانیا سات کۆبدە یا بەسەر ئەنجومەنە دێرە زۆرێ یا سیڤیل ڤە لە باژارۆکێ ئەشحێل لە ڕۆژهەڵاتی گوندەواری دێرە زۆر و دە ئەنجامدە بەرپرسی هەسەدەی سوتەمەنیان هاتە کوشتن و کەسێکی دن پێرە بوو بریندار کەت. لە ئالیکی دن ڕەوەنگەها سووریا مافین مرۆڤان ڕۆژا سێشەما بوری بەڵافکردن لە کێلەکێن باژارۆکێ شحێلی ڕۆژهەڵاتی گوندەواری دێرە زۆرێک و لە دەڤەرێن ژێر کۆنترۆلا هەسەدێ دکەوێت تەرمێ کەسێکی هاتە دیتن بە گولەیەکی دەسەری خۆ دەهاتیە کوشتن. لە گوری هەمان ژێدەرێ دایازانین کۆ ناسنامەیە وی کەسی تەنها نەهاتیە ناسکردن. ژێدەرێ گوت کو دبوویەرن وسادە لە دەڤەرێن ژێر کۆنترۆلا هەسەدێدا لە پارێزگایەن حەلەب دێرە زۆر ڕەقە و حەسەکێ هەژمارە قوربانی و کەسێن ژێ سیڤیل و چەکدارن هاتنە تەرورکردن و کوشتن گەیشتە زێدەتر ژێ 480 کەسی. گرێدای هەمان بابەتە و دەدەمەکە پێشتردا ژێدەر نەخواجەهی ئەشکەرەکردن کو لە حەسەکێ دوو ئەندامێن بەڕەوانیە خۆسەر یا بەسەر هەسەدێڤە ژالی چەکدارن ڕێخستنا داعش و هاتنە سەرژێکردن. ئاماژەکردن کو هێزن هەفپەیمانیە ناودەوڵەتی پرۆسەیەکە داکەتنە ئەسمانی لە دەڤەرە تۆمێن یا سەر بناوچەیە شەدادیڤە لە گوندەواری حەسەکێ باشوور ئەنجامدان و هەفدەمێ وێ پرۆسەیە بەلافرین هەفپەیمانیە لەسەر وێ دەڤەرێ فرێن و بۆمبەیەن ڕۆناهیکری هاتنە ئاڤێتن و دەڤەر بتەمامی ڕۆنیکردن و لەسەر عەردێژی پەشداریە هەسەدێ تێدا هەبوو شۆپاندنا چەکدارن داعشێ و لێگەرین و پشکنینا دەڤەری هاتەکردن. دە دەستپێکا نیسانی دەژی ژێدەر نەخواجەهی بەڵافکردن ئەندامەکە هەسەدێ کۆبەریانەها ئەندامی ڕێخستنا داعشە تەرۆریست بوو ژالی کەسنە نەناسکریڤە لە گوندێ دێرە زۆرێ هاتە ڕەواندن و کوشتن.